ئەها چاوێک بەدا ئەها چۆن ئەها تۆزێ ویژدان هەبێ ویژدان ئەوە تا من مێشکم مەشغوڵە تەلەفۆنەکەم لەبیر چووە مەشغوڵە مێشکت مەشغوڵە ئەڕۆم بۆ لای کات بەدرەدین و ئێساکەڕێ وەرە خۆتی لە ئەمش لە چی لەم نەوێ خوای گەورە جارە چتکەت لەبیر کردیا چیم لەبیر کردو هیچ ئەوە تا مۆبایلم پێ و ئەڕۆم ئەها چاولێکە ئەها سەیریکە بەخوربان بێستان دەڕۆیە دەرێ ڕاستەکەی دڵێ لە لای هیچ شتێک نەبێت دڵ غارە نەکە بەخوا ئەو چاوانە و ناگۆڕمە بە هەموو دنیا بەدەی جاپە حافیز وەرە بزانم چتکەت ئەمەرکە بەدری خان زانم ئەمە نەکات چتکەت لەبیر کرد هیچم لەبیر نەکردووە بەس تۆ بێڵە بڕۆم کاک بەدرەدین تووڕە بوو دووکەڵەوە نێرگە لە لووتیا واللهی ڕاستەکەی چاوی لێکە مەشغوڵیەت بەس بزانم ئاخ ئەو مەشغوڵیەتەی لە چی دڵە سابی و ئاگاو لە هیچ شتێک نەماوە تۆ غیر ئەوە نەبێ ئەبێ ئەمێردەم چی بکە و چی نەکە بای بەدریج لاقت جوانە بەبێ گۆرەی دەچێ دەرێ واللهی ڕاستەکەی خۆ بۆ مەسبەحیش ئاوە ناڕم بەدریجان ئەها بە قوربانە بە من یەک تاڵپرچی تۆ بە هەموو دنیا ناگۆڕمەوانێ دڵە لای ئەو شتانە نەبێ بە قوربان ئەو مەشغوڵە ئیش و کار زروف ناڕەحەتی ئەی شوان بە قوربانە نە خەمە نەبێ هەمووی تەواوە تەواو خوا حافیز بەدریجان وەرە گیانەکەم وەرە دڵەکەم فەرموو بەدریج خەم دە چی چاوت دەبینی بێ عینەک ئەشۆ بیلار ڕاستەکەی ئەها بەدەی ژیان مێشکەکەی مەشغوڵە مێشکەکە مەشغوڵە بە قوربان بەس ئەمیش لەبیر دەکە ڕاوەستە نە خەمە نەوێ ئێستا تەواو ئەچۆم بەلای کاک بەدرەدین و ئیشەکانی بێن باشە بەدەدی ناپرسی کا فایلەکە ئەو شینە فایلەی نابینی چاوت فایلەکە چۆن فایلەکە بێرارڕ چیتکە بەدرەدینەوە ئەو ڕاقەکانی تێکە کاک بەدرەدین داوایەکە ئێستا ئیسپاتت کرد ئەتوو شتەکت هەیە نا ئیسپاتم نەکردو ئێستا ئەگەڕێمەوە خوایە گیان تووشت چ بوویمە یا ڕەبی لۆها خوایە گیان لۆ تووشی ئەو پیاوەی بوومە تووشی ئەو دەردەی بوویمە لۆ خوایە چ بکەم یا ڕەبی شتەکە مەسەلەکە کوا سویچەکان سویچی شت لەبیر کردی ئەمیش سویچم لەبیر کردبوو دەبێنە بەدەجێ دڵێ لە هیچ شتێ نەبێ بەخۆ من مەشغوڵم